تن 4 روز پاش بریارا جواتا پارێزگەها کرکوکê پارلمانا عێراقی بریار da alaya Kurdistan li ser avahiyên mîrî yên Kerkûkê bîne xarê û tenê alaya Iraqî bilind bike. Ev proje biryar ji aliyê parlamentarên Bereya Türkmenî hatibû pêşkêşkirin di rûniştina pênşemya bihûrî ya Parlemana Iraqê bi dengê parlamentaran êxiste bernameya rûniştina parlemanê. Di vî halî da li gor peyrava navxweya parlemanê herçenda Aram Şeyh Mihemed ku li ser pişka Kurda cêgerê serokê Parlemana Iraqê ye nekarî vê proje biryarê vêto bike. موضوعا پێشتر هێنرابوو وەکو داواکاری بخرێتە ناو جەدوەلی ئەعمالەوە ئێمە نەمان خستە ناو جەدوەلی ئەعمال و لەبەرەوەی مەشای بەڵام تەڵەبات چونکە دوو ڕێگە هەیە بۆ داخڵکردنی بۆ جەدوەلی ئەعمال ڕێگەیەکیان ڕێئاسەق دایانێ ڕێگەیەکی تریان ئەوەیە کە ڕێگەیەکی تریان ئەوەیە بە تەسویتی پەرلەمان داخڵەکرێ ئەمە دەنگی پەرلەمانی لەسەر درا ڕۆژی پێنجشەمە کە داخڵ کراوە ئەو ڕۆژە کۆتایی پێ نەهێنراوە ئەمڕۆ بەداخەوە پەرلەمان دەنگی لەسەر ئەوەدا کە تەنها بێ عەلەمی عێراق لە کەرکووک تا چەند چێتە بواری جێبەجێکردن بڕیارە خۆ زۆر بڕیاری تر هەبووە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ئەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و مەحافەزەی کەرکووکی ژەتوانن ڕێی خۆیانیان هەبێ لەو بارەیەوە. Biryara Parlemana Iraqê parlamentarê Kurd jî dilgiran kir û hemû fraksiyonên Kurdî baykoda rûniştinê kirin û ragihandin ev biryar ne yasayî ye. Parlamentareke partî jî dibêje ewa çêbû pîlangirî bûye û li ser vê bêdeng nabin. ئێمە تانە لەو بڕیارە دەدەین و دادگای اتحادی لەلایەن دادگای اتحادیەوە خەریکی سیغەی قانونیەک دروست بکەین بەڵام لە هەموو حالەتێکدا ئالای کوردستان هەڵکراوە و جارێکی تر ئالای کوردستان مەگەر بە خەون ئەوانە بیبینەوە لە هیچ شوێنێکی کوردستان بە کەرکووکی دڵی کوردستانیشەوە دانابەزێ تا پابند نابن ببڕێن بە تاکید پابند نابین. Evên piştevaniya bilindkirina alaya Kurdistanê li Kerkûkê dikin û evên jî li dijî wan rawastane hevdû bi vê tohmet bar dikin ku girêdayê destûrê nînin û her du alî rijdin piskirêkên xwe bibene dadgeha federalî. Parlamentareke Kurd jî dibêje ji biryara bilindkirina alaya Kurdistan li Kerkûkê paşvekişiyê nakin. بڕیار ملزم نییە و مجلسی کەرکووک مجلسێکە بە قانونی عێراقی هەڵنەبژێراوە بە قانونی بریامەر هەڵبژێراوە خازع نییە بۆ قەراری پەرلەمان و ئەوە لە مداخلەیەکی قانونیشە ئاڵەخان ئەوەی بە پەرلەمان ڕاگەیان و دوژە ئەم سیغە قەرارە جەبهەی تورکمانی نووسێتی تەقدیمی کردووە ئێمە داوامان کرد بڕاتە لیجان نەیان بردە لیجان یعنی ئەوە فەقرەیەتری قانونیشی نەقسە ئێمە وەکو کورد التزام بەو قەرارە ناکەین. Biryara Parlemana Iraqê paşî wê yeketê ku sêşembiya bihûrî civata parêzgeha Kerkûkê bi piraniya dengan biryar da alaya Kurdistan li ser avahiyên hikûmî yên bajarê Kerkûkê bilind bibe.